لە بای 3000 گۆشت 3000 گۆشت بای 1000 دینار گۆشت 1000 دینار چی؟ شوێنێکە بۆ نەگە بەدەست بۆ دینکەی بای 1000 دینار بەنجاگر لەگەڵ گرانبوونی نرخی ئاژەڵ لە مەیدانی ئاژەڵان نرخی گۆشت لە بازاڕەکانی سلێمانی و لە دوێنێەوە زیادی کردووە لە ئێستادا کیلۆیەک گۆشت بە 24000 دینارە من دەچمە لای کاکسیامان کە دوکانی گۆشتانەکە فەرمی تێرە کاکسیامان سڵاو لێ بێ چەندێک چۆنە سەر نرخەکەی لە دوێنێەوە لە دوێنێ خۆی حیوان بە 1300 بەڵێ لە پڕێگا چووە 8 و نیم لە بڕێگا تا دوێنێ بە 900 9600 بە زیینەقەمان لە مەیانەکە لە مەیانەکە ئێمەش دوێنێ مۆزوعەکە کە ئەوە زایماوێت سەرمان نەبڕ زۆربەی قەساب سەری نەبڕ کاکە گۆشت بە 24 بەخوا 24 دەرینێ دوو گول لە بەگەی لولاوە گۆشتەکەی 24000 تەواویتە خۆی خەڵک ڕەمەزان نیە گۆشت پارەی بێنی جارێک ڕەمەزان ئێستا کیلۆی گۆشت بە چەندە لە بازاڕ 24000 پێشتر بە 22 بوو 2000 چۆتە سەری ئەمە ئێستا دەریێنێ بۆ ئێوەیە دەرینایەنێ بە 24 دەرینایە کاکە ئەم گەڵایە کە چووە 152000 هەموو حیوان وڵات گرام حیوان لە سووریا بە دۆلار کاکە جاران گەڵا بە 142 بوو 43 بوو حیوان باشتر بەڵام ئەم شتە گرام ئەنجا حیز وەزارەت پەیوەنددارێ نادۆتە سەر خەت ئێستا لە جنوبیان حیوانە بن بۆ بەغا ئەگامان ڕێگریکەم فەرقەکە یەکسەر دابەزێتەوە دەش خواستی خەڵک چۆنە لەسەر گۆشت بۆ نمونە ئێستا خەڵک گۆشت دەکڕێ خەڵکی کڕێ بەڵام ئەوە نی 24000 لێ مریشک بە 23000 بێ خەڵک گۆشت چۆن کڕێ 24000 شتێکش نییە زۆر زەرور نایتەوە ڕەمەزانیش ها بەسەرا خەڵک ئێستا پارەی بێنیە یعنی تۆ چاو لەم دوو ڕۆژە مەگە مەعاش تۆ تا لەوانێت تا دوو مانگە مەعاش نییە بە خەڵک ڕابێ ئەگە خەڵک کێشەی مشکلەی گۆشت خەڵک 20 نوع مشایکی دیگەی هەیە کرێخانووە ئاوە کارەبایە ناوتە مەکتەبە ئەمە هەمی لەوە دەرەچێت ئەو حاڵەتانێکی ئێتە بەردەمیەوە ئێوە لە بازاڕان لەبەر بەلەدیەکان بۆ نمونە هیچ شتێک هەبوو کە تا ئێستا خەڵکی هاتبێتە لاو زۆری ئارەزووی کرد بێت و نەیتوانێت ببیکڕێ هەی چۆن خەڵک ئەنمە ئاشکال خەڵک ڕوتیەکە لە بای 3000 گۆشت 3000 گۆشت بای 1000 دینار گۆشت 1000 دینار چی؟ شوێنێکە بۆ نەگە بەدەست بۆ دینکەی بای 1000 دینار بەنجاگرە ئەمەنە بلێک بارەوەڵا هەیە کابرا لە بای 1000 دینار دووگم بێت بای 2000 دووگم بێت یعنی وایە لە خەڵک دۆ خەڵک لەو ڕسواتێ خەڵک هەر ئەوەی خابێت هەر ئەوەی خابینە باشە قایمقامێت لەسەرم بابەتوتی چی هیچ ئاگاداری کردوونەتەوە قایمقام جەماعەتی ڕقابە هاتن وتیان گاگە لە پەیوەندی گەم بەگاک بەڵام تۆ ڕقەمەکەین بەرێ تیوەڵا لێرێنێ لێرە دوێنم بۆچی من دەمجای بۆ چییە واتە تا ئێستا قایمقامێت نرخی بۆ دیاری نەکردوون 20 بە 22 گاڵماواسی بەکەڵک نایە چێ بڵێ بێکەڵک ئێستا بەرخ بە 24 ئەی جۆرەکە ئەو بە 20000 بە 20000 ئەو زیای نەکردووە ناو جارەوە گورە بەخوایشە لە مایانەکەی لێ 7000 جاران بە 600 ئێسایشە بە 7000 وڵاخی کوردی 7.5 هەمووی گران دەستەکانە خۆش بێ بەڵێ ئەوەی کە جۆبیسی بوون ئەمە گرانبوونی نرخی ئاژەڵە لە مەیدانی ئاژەڵان بەهۆی ئەوەی کە هەم دوێنێ مەیدانی ئاژەڵی باسییان لەواکە کە لە سووریاوەنە هەندی شەمەزەوەکان کاڵێ بۆنی دۆلارەوەیە بۆ ئەمەوای کردووە کە لە دوێنێەوە نرخی گۆشت بۆ کیلۆیەکی 2000 دیناری چۆ سەر پێشتر بە 22000 دینار بوو کیلۆیەکی لە ئێستادا بە 24000 دینار دەفرۆشتێ